ئازیزان و بینەرانی بەرنامەکانی دیدار و تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆمان. لە ئەڵقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز هونەرمەند و موزیسیەن کە کامران ڕامان سەبارەت بە موزیک و گۆرانی و قۆناغا جۆراوجۆرەکانی کارە هۆنەریەکانی خۆیان. لەگەڵمان من بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ کاکامرانمان لەگەڵدایە. کاکامران زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە و تکایە سەرەتا بە کورتی خۆتان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنن. ئەو کاتتان باش، زۆر سپاس بۆ میوانداریتان. من کامران ڕامانم، لەدایکبووی 1363 هەتاوی لە شاری کرماشان ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستا تقریبا ماوەی 9 ساڵەکە لە وڵاتی سویسرا. بەڵێ زۆر سپاس کە بەشدارن. کاکامران با بۆ پرسیارەوە دەست پێ بکەین کە موسیقا بێسنوورە یان بێسنوور نییە؟ کە دەڵێن بێسنوورە یانی چی؟ موسیقا لە ذاتی خۆی، لە جۆهەری خۆیدا بەر لەوەی کە سامانی گەلێک بێت، بە چای من سەرمایەیەکی مرۆڤایەتیە کە گۆرانیک لە دایک دەبێت، ئیتر سنوورەکان بۆ خۆی دەشکێنێت و بێواسطە دەڕواتە بەر گوێی و بەر سەلیقەی گوێگران. دەتوانێت کەسانێکیش بن کە تەنانەت لەو زوانە تێناگەن. ئەوەی یەکێک لە تایبەتمەندیەکانی موزیکە. بەڵام نیشان دەدات کە موزیک بۆ خۆی بەڕاستی بێسنوورە. بەڵام لە حاڵەتێکی تریشدا هەیە کە موزیک بەڕاستی سنووری هەیە و موزیک وەکو شناس، وەکو فاکتور و پێناسەی گەلێک تێتە ئەژمار و گەلێک بە هەموو تایبەتمەندیەکانی و بە جیاوازیەکانیشی نیشان دەدات و لەو شوێنەدا موزیک هەنێک سنووردار دەبێت. بەڵام لە جۆهەری خۆی بە چاوی من موزیک سنووردار نییە و دەتوانێت تەنانەت سنوورەکانش بشکێنێت و دەتوانێت بناغەیەک بێت بۆ گفتوگو لە نێوان ئینسانەکان لەگەڵ هەموو جیاوازیەکان. بەڵێ زۆر سپاس. کاکامران، موسیقای کوردی بەتایبەت موسیقای سۆرانی لەم چەندەیە ڕابردوودا لە قەیراندا بووە یان توانیویەتی لەگەڵ ڕەوتی ڕووداوەکان ڕێبکات؟ ئەوەی لە قەیراندایە بەڕاستی موزیکی سۆرانی نییە، بەڵکو موزیسیەنی سۆرانە، سۆرانی زمانە وەک بڵێم. موزیکی سۆرانی خاوەن سامان و سەرمایەیەکی زۆر زۆر گەورەیە و توانوێتی خۆی لە کێشە و گرفتی مێژوو بەڕاستی بە سەروەتێکی باش هەتا ئەمڕوو بگەێنێت. ئێمە خاوەنی ناوهایەکی زۆر زۆر گەورەین، هەر لە مامۆستا عەلی مەردان، مامۆستا حەسەن زیرەک، مامۆستا خالقی و دەیان و سەدان ناوی دیکە دەتوانم ناو بم و خاوەنی دەیان هەزاران گۆرانی کوردین کە بەڕاستی تایبەتە بە کوردستان و مڵکی کوردستانە و دەیان جۆری مەقاموتن و سترامتن. وەک وتم موزیسیەنی کورد تووشی سەرلێشێوان و تووشی ڕێونبوون بووە. ئەویش هۆکارەکەی گەڕێتەوەی کە ئێمە هیچ دام و دەستگایەکی ئاکادمیکمان نییە کە ئێمە کۆکاتەوە دۆری شتێک بە ناوی موزیکی کوردی. هەمانە کەسانێک هەیە کە بە شێوەزاری خۆیان، بە تەڵاشی خۆیان، بە زانستی خۆیان هەوڵەدەن کە ئەو کارە بکەن، بەڵام خۆ بەداخەوە زۆرینەی موزیسیەنەکانمان ئاگایان زۆر کەمە لەوەی کە سنوورەکانی موزیکی سۆرانی چییە و سنوورەکانی موزیکی کوردی لە چی پێک دێت و ئەو فاکتۆرانە چین کە باسە بۆی شتێک بە ناوی موزیکی کوردی سۆرانی پێک بێت. و وەک وتم بەداخەوە نەبوونی دام و دەستگا و نەبوونی لایەنی پەیوەندیدار بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان هۆکاری ئەوەیە و بەداخەوە ئێستا دەبینی کە ئێمە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەزەقی لە باشووری کوردستان سەرڕای ئەوەی کە دەسەڵاتێک هەبوونی هەیە، سەرڕای ئەوەی کە زانکۆ و ئاکادمی هەیە، ئەبینی کە تەنها خەریکی لاساییکردن و کۆپیکردنن لەو شتێکە بەڕاستی ڕەنگە زۆر جاش کوالیتەی نەبێت. من دەتوانم بڵێم کە لە موزیسیانی سۆرانی زمان لە بواری تەکنیک و لە بواری ژەنین و بەڕاستی کەشێکی زۆر زۆر زیایان کردووە، ئەوە هیچ نەکۆڵیری ناکرێت. بەڵام لەسەر ڕەوت و لەسەر ئستایلی ژەنین و لەسەر ئەوەی کە لەسەر چه ئستایلێک و لەسەر چه ڕەوتێک کار دەکەن بەداخەوە تووشی سەرێشە بووین. کاکامران،
موسیقا چۆن دەتوانێت لە خزمەت ئامانجەکانی خەباتی نەتەوەیەکی ژێردەستە وەک کورددا بێت؟ کۆمەڵە وەک ڕێبەری باڵی چەپی ئەم بزوستنەوەی پەرەپێدەری جۆرێک هونەر و ئەدەبیاتی پێشڕۆ بووە. ڕای بەڕێستان سەبارەت بەم کارانەیە لەم بوارەدا کراون چییە؟ بەڕای من موسیقا خاوەن چەندین تایبەتمەندی زۆر گرنگە کە بۆ یەک موسیقاش بۆ شێوە بەربەڵاو ناو خەڵکەیە. موسیقا هونەرێک دەتوانێت بەبێ واستە بەبێ ئەوەی کە پێویستی بە شتێکی سێر و بەرامە بێت ئەتوانێت ڕێگەی خۆی بکاتەوە و بڕوات ناو دڵی کۆمەڵگا و گوێگر و مخاتەبی خۆی بدۆزێتەوە و ئەو تایبەتمەندی وای کردو لە موزیکە لە بواری شۆڕش و لە بواری بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستان و بژنەوەی دژە چینایەتی کوردستان موزیک ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی بێت. جەنابتان ئاماژەیەکی زۆر زۆر باشتان کرد بە ڕۆڵی کۆمەڵە و ڕۆڵی پێشکەوتن خوازێنەی کۆمەڵە. من چەندین نمونەم تێدە بەرچاو بۆ نمونە لە بواری نووسین و ئەدەبیات و هەروەها لە بواری موزیک کۆمەڵە دەستێکی زۆر زۆر ڕەنگینی هەبووە کەم خزمەتی کردو بە خەباتی گەلی کوردستان، خەباتی دژە چینایەتی و هەروەها ناو دڵی خەڵک جێگەی خۆیانیان کردو. من دەتوانم بۆ نمونە باس لە کۆڕی بانگەواز بکەم ناوهایەکی گەورە وەکو مامۆستا ناسر ڕەزاوی، مامۆستا نەجمە، کاک کاڵێ ئاتەشی، کاک بەکر لەکزی و زۆر کەسانی کە خۆتان ڕەنگە لە من باشتر بیان ناسن وە کۆمەڵە بۆ کاری توانیت بەڕاستی نەک تەنها لە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر شۆڕش بێت بەڵکو بتوانێت بیرەوەری بە کۆمەڵ بۆ خەڵک دروستکات، یادەوەری بە کۆمەڵ بۆ خەڵک دروستکات و خەڵک لەسەر ئامانجە هاوبەشەکان تۆ بکاتەوە. ئێمە بخۆمان باشە دەین کە موزیک بەڕاستی وەزەربەخشە. موزیک دەتوانێت وەکوتم بێ واستە کەسی خۆی پەیدا بکات و دەتوانم بڵێم کە کۆمەڵە بەتایبەت دوای شۆڕشی گەلانی ئێران توانی بە خەڵک وەرگرتن لە موزیک و کولتور بەگشتی زۆر پێشکەوتن خوازانە ڕێگەی خۆی ناو دڵی خەڵکی کوردستان بکاتەوە. مەخابن ئەو ڕۆتە بەڕاستی پاشەکشێ کرد و بەو شێوە نەما دەتوانین دواتر زیاتر لەسەری بەوەتی قسە بکەین. بڵێ زۆر سپاسکە کامران. بەحسی مێدیایش بکەین. مێدیا دەتوانێت چه دۆرێک ببینێ لە بواری خزمەتکردن بە گەشەکردنی موسیقا بەگشتی و لەم ساڵانەیە دواییدا مێدیای کوردی و مێدیای باشوور چ کاریگەریەکیان هەبووە لەم بوارەدا؟ بە بڕوای من گەورەترین ئەرکی میدیا کاریگەری کولتوری و کاریگەری هەبوون لەسەر فەرهەنگ و کولتور و زانستی کۆمەڵگایە. بۆ یەک میدیای بەرپرسیار و بەرپرسایەتی میدیا زۆر لێرە دۆلێکی گرنگ دەبینێت. لە ماوەی ڕابردوو کاری باش و نەباش زۆرناوە ڕاستی. ئەگەر من بە وردی لەسەر موزیک بمۆی قسە بکەم کاری باش کراوە، چەندین کاناڵ چەندین لایەن کاری باشیان کردو بەڕاستی لە باشووری کوردستان بۆ نمونە ئەگەر بڵێم تەلەڤیزیۆنی خاک لەسەر موزیک کاری باشیان کردووە. کاری نەباشیش کراوە، کاری نابەرپرسیارانەی زۆر کراوە. بەڵام ئەوەی کە تۆزێ تەنگی لە میدیاش هەڵبچنیوە وەکوتم ئەو سەرلێشیواییەکە بۆ خودی موزیکی سۆرانی یان بۆ موزیسیانی سۆرانی دروست بووە کە بژاردەیەکی زۆرش بەدەستی میدیا نادات کە بتوانێت موزیکی ڕەسەن یا موزیکێکی باش بەڵاو کاتەوە. من پێم وابێ ئەگەر میدیا بتوانێت لەسەر ڕەوتێکی هونەری کوردستان، ڕۆتی هونەری موزیک لە کوردستان و بە تایبەت موزیکی شۆڕش کار کاتەوە بتوانێت کەسانی پسپۆڕ و خاوەن ئیدە و خاوەن زانست داوەت کات لە بەرنامەکانی ئەو جار دەتوانێت تاسیرێکی باش لەسەر سەلیقە و جوانی ناسی خەڵک ببینێت. ئەو ڕۆڵە دەتوانێت میدیا لەم زەمانە ببینێت چونکە فێربوونی ئینسانەکان فێربوون و پەروەردەکردنی ئینسانەکان بۆ ئەوەی کە بتوانن جوانی ناسییان بێت و چاوێکیان ببێت کە چ موزیکێک لە چه قاڵبێکدایەوە چه ناوێکی هەیەوە ئەچواتە چه خانەیەک زۆر گرنگە بۆ ئەوەی کە خەڵک بزانن چۆن سەلیقەی خۆیان لەگەڵ مارکتی موزیک تەنزیم کرد.
بەڵێ کا کامران بە باسێکی سەبارەت بە کارەکانی خۆتان بکەین دەکرێت بفەرمونون کارەکانتان لە چ سەبکێ و سیاقێکدان سرودن گۆرانین چینایەتین یا نەتەوایەتی یا هیتر من کارەکانم من لە دوو ڕەهەندی جیاجیا کارە دەکەم یەکەم ئەوەی کە ئەو شتانێکی تۆماری دەکەم و دووەم ئەو شتانێکە لەسەر سن لەسەر مەسرح وەکو ژەنیاری و یا وەکو گۆرانی بێژ کاریان دەکەم ئەوانێک کە لە ئەستودیۆ تۆمار دەبن هەموویان کاری ئۆرکسترین لەگەڵ ئۆرکستری زۆر گەورە دروست دەبن من تێکەڵاوێک لە موزیکی پۆپ و کلاسیک و هەروەها ڕۆک و کلاسیک ئەنجام دەدەم بۆ کارەکانی کە تۆمار دەکرێت زۆربەی کارەکان یان تەنانەت دەتوانم بڵێم هەمووی کارەکان کاری خۆمن هەندێک جاریش خۆم تێکستەکانیان دەنووسم هەرچەند من ئەدەبیاتزانیم بەڵام خۆ هەندێک جار لە بەداخەوە کەم و کەسری شیعر و تێکست ناچار بۆ خۆم شیعرەکان دەنووسم بەڵام دانانی ملۆدیەکان و ئاوازەکان هەر خۆمن و گۆرانی کوتنەکانی و هەندێک جاری ژەنین لە ناو کارەکان لە ئەستودیۆ لەسەر خۆمە و تەنزیمی و دابەشکردنی کارەکانش هاوڕێکی خۆشەویستم لە تاران دەیکات ڕەنگە نەتوانم سەرناوی لێرا بووم و تێکستەکانشم لە شاعران و مامۆستایانی بەڕێزی کوردستان وەردەکەن بۆ ئەو کارە بەڵێ زۆر سپاسکە کامران با لێرەدا بینەر و بیسەر یەکێک لە بەرهەمەکانتان بین دوایی ئەگەڕینەوە سەر پرسیارەکان و زیاتر لەم بارەوە ئاماژاکەن بە کارەکانتان سپاس برانی دل یاران گل داران تابکی مرگزاران بو هزاران تابکی کولیالان هل براو بن کراوی شاقلان خیلی دالان شانشینی سرهواران تابکی سرهواران تابکی سرهواران تابکی جارو جانو مرگو جینن نانو آزادی و اوین کولی سورو کوچی سورو مرگ باران تابکی بچری که عاشقانی نشتمانم ماتما ملنانی خوی پدی وی نادیاران تابکی نادیاران تابکی رنگی شانی باب گوره رنگی خمخانی ولاد کوچی یاران کورشی سرمزاران تابکی رنگی شانی باب گوره رنگی خمخانی ولاد کوچی یاران کورشی سرمزاران تابکی دابرانی دل یاران گل داران تابکی مرگزاران بو هزاران تابکی کولیالان هل براو بن کرامی شاقنان خیلی دالان شانشینی سرهواران تابکی سرهواران تابکی سرهواران تابکی
بڵێ با بڕۆنەوە سەر پرسیارەکان کامران لە پرسیارەکەی پێشووترە شارستان بە کارەکانتان کە چینایەتین یان نەتەوایەتی نەکرد هەم جواوی ئەوە هەم کارەکانتان کێکردوونی تێکستەکانتان هینکێن کی هاوکارتان بووە بە شێوەیەکی سەرەکی لە جوابی ئەو پرسیارەکە کارەکانم چینایەتین یان نەتەوایەتین دەتوانم بڵێم کە هەردووکیانن یعنی هەڵگری هەردوو ئەو دوو فاکتەرن ڕەنگە من بۆ خۆم ساڵانێکە لە دەرەوەی وڵات لە هاندەران دەژین بەڵام خۆ بەڕاستی بە ڕۆح و بە گیان بە هەست و بە ئەحساس و بە هەموو بیرەوەریەکان لە کوردستان دەژیم من وەکو بیرەوەری سیاسی خۆم وەکو فکری سیاسی خۆم چینایەتی بەڕاستی بە گەورەترین کێشەی مرۆڤاتی دەزانم تەنانەت ئەو کێشەی شناس و کێشەی نەتەوایەتی کە بۆ کورد دروست بووە ئەوش هەر لە خانەی چینایەتی دەبینم وە بۆیە دەتوانێت کەس کە گوێ لە گوێرانەکان من دەگرێت ئەو ئازارە و ئەو دەردە ببینێت کە من وەکو تاکێکی کورد چ بارودۆخێکم تەجربە کرد لە ژیانی خۆم لەسەر چینایەتی لەسەر ئەوەی کە من لە وڵاتی خۆم هەمووشە لەسەر خاکی خۆم هەمیشە شاروانی دەرەجە 2 دەرەجە 3 بوومە و بۆیە من هەمیشە تاکیدم کردو لەسەر ئەوەی کە لەسەر نەبوونی چینایەتی و لەسەر ئەوەی کە ئینسانەکان هەموو بە یەک چاو بە یەک حەق و ماف بتوانن ژیانی خۆیان بکەن لەسەر کارەکانش بڵێم کە کارەکان هەموویان خۆم ئاوازەکانیانم داداوە دابشکردنی هاوڕێکی خۆشەویستم لە تاران دەیکات کە وەکوتم ڕەگە دەتوانم لای ببەم و هەروەهاش شارەکانش لە مامۆستایانی بەڕێک لە کوردستان کە شێر دەڵن قەڵقوەرە دەگرم کە زۆربەی زۆرشیان بەڕاستی دیدێک و جیهانبینیەکی شۆڕشکەیانەیان هەیە بە تایبەت لەسەر ئەم ئاخێزی ئاخری کوردستان و شۆڕشی ژینە کاک کامران ڕاتان سەبارەت بە شۆڕشی ژینە وە کاریگەری لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵ لەوانە لەسەر هونەر و ئەدەبیات بە گشتی چییە؟ شۆڕشی ژینە بە چاوی من تەنها تاکیدی لەسەر ئەوە نەبوو کە دەسەڵاتێک هەیە دەبێت بڕوو خێریاشتێکی وە شۆڕشی ژینە هەڵگری چەندین پێناسەیە چەندین فاکتەری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری گەورەیە شۆڕشی ژینە وای لە زۆرێک لەو هونەرمەندان و نووسەران و گۆرانبێژان و موزیسیانانە کرد کە تەنانەت ڕەنگە ساڵهای ساڵەشە لە گۆڕەپان نەمابووێتن دیسان دەستکەن بە کارکردن شۆڕشی ژینە دیسان دەستی کرد بە دروستکردنی یادەوەری و بیرەوەری کۆمەڵایەتی شۆڕشی ژینە توانێت خەڵک لەسەر ئامانجێکی تایبەت و یا چەندین ئامانجی هاوبەش کۆ بکاتەوە شۆڕشی ژینە بە هەڵگرتنی دروشمی ژن ژیان ئازادی توانی بەڕاستی تاسیر و کاریگەرێکی زۆر ڕاستەخۆ زۆر پۆزیتیڤی لەسەر فەرهەنگ و کولتور و ئەدەبیاتی کوردستان دەبێت ئەگەر بە کورتیش بەڕاستی بە چاوێکی زۆر زایف و باشەی تەنانەت سۆسیال میدیا بکەین دەبینین چەند نووسراوە هەیە چەند مەقاڵە هەیە چەند شیعر هەیە چەندین و چەند گۆرانی تۆمار بووە ئێمە تەنانەت من هونەرمەند دەناسم هونەرمەندی گەورەش دەناسم کە اکتفای تەنها بە گۆرانیەک نەکرد و چەندین و چەند گۆرانی بەڵاو کردو لەوانەیە بوون بوونە کاک ناسر ڕەزاوی ئەوەنەی من دەزانم تا ئێستا هەتا ئێستا سێ بەرهەمی پێشکەش بە شۆڕشی ژینە کردووە و دەتوانم بڵێم شۆڕشی ژینە گەورەترین کاریگەری دروستکردنی شۆڕشی کولتوری و شۆڕشی فەرهەنگی و ئەوە گەورەترین دەستکردی شۆڕشی ژینە بوو بچان بەڵێ هەندێک گۆرانی توانیویانە ببنە سرود و پێناسەی شۆڕشی ژینە ئەم بەرهەمانە خەوەنی چ تایبەتمەندیکردن وا بەم شێوەیە جەماوەری بوونەتەوە ئەو بەرهەمانە توانێت ئەو تایبەتمەندیانە هەبووە کە ببن بە مەڵکی خەڵک ببن بە سامانی گشتی و بۆ ئەوەی ئەو تایبەتمەندیت هەبێت ئەبێت تۆ ببیت بە ئاوێنەی گەل ببیت بە ئاوێنەی ئەو شانێکە لە کۆمەڵگا بووەدا ئەبێت ببیت بە وشە ببیت بە دەنگ ببی بە نەوا ببی بە ئاوای خەڵک
ئەو گۆرانیان کە توانیانە بڕۆنە ناو بیرەوەری کۆمەڵایەتی خەڵکی کوردستان یان بەگشتی ئەو گەلانەی کە ئێستا دەرگیری ئەو شۆڕشن گۆرانیایەکن کە بەڕاستی لە بنەوەی کۆمەڵگا تێنیشتوو ئێمە لە مێژووش نمونەی وا زۆرمان هەبووە هەروەک ئاماژەم پێکرد ئەو بەرهەمانێکە لە کۆڕی بانگەواز بوون ئەو گۆرانیان و سوودانە کە دروستە بوون خاوەنی چەندین فاکتەری زۆر سێر و سەمەرە بوون کە وای لە خەڵک دەکرد کە ئەو خەڵکە غەریبی نەکەن لەگەڵ گۆرانیان یەکەم موزیکێکی زۆر جوانیان بوو بە لەحنێک و بەدەنگێکی زۆر جوان دەکوترا و ڕەسەنایەتی و فاکتەری موزیکی کولتوری کوردی تێدا بوو لە هەمووی گرنگتر بوون بە ئاوێنەیەک بوون بە خەڵکیان دەستە واژەهایەک لە کەلیماتی وەردەکرد خەڵک لە ڕۆژانە و لە ژیانی ڕۆژانەی خۆی و لە ژیانی شۆڕشی خۆی بەکاریان هێنا یەکتر لە تایبەتەکانی کە زۆر بوو من تایبەتمەندیەکانی کە زۆر بەلای من جاڵبە ئەوەیە کە ئەو گۆرانیانە بە ئیمکاناتی زۆر دەڵێک دروستراون ئەبینی لە کاتی گۆرانیەکان ڕەنگە خش و خاشێک بێت دەنگێک بێت یان بەگشتی کوالیتی دەنگەکان زۆر باش نەبێت ڕەنگە زۆر کەس بیوە لەوە بکەن بژنەوە خەلەلێکە یا خەسارێکە لەو کارانە بە پێشەوانە من دەڵێم کە ئەو خش و خاشە ئەو دەنگە ڕێک ژیان دەبەخشێت ڕێک ئەو هاوسەربوونی ئینسانەکان دەبەکە دەگەین کە منی گۆرانی بێش منی ناسەی ڕەزازی منی نەژمەی قوڵامی منی کاڵی ئاتەشین هەر لە خۆتم لە یەک کۆمەڵگام دەتوێت لەگەڵ تۆم لە یەک چینم و نەچینێکی سەرترم دەتۆ نەچینێکی خواردترم دەتۆ ئەو تایبەتمەندیانە کە ژیان دەبەخشن و ژیانێکی ئاسایی دەبەخشن بوون بەهۆی ئەوکاری ئەوەی کە ئەم گۆرانیانە ببن بە بەشێک لە مێژوو سامانی گشتی ئەمگەلە. بەڵێ زۆر سپاس کا کامران من پرسیارێکم نەماوە لە کۆتاییدا ئەگەر بە پێویستی دەزانن ئەماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرمون. زۆر سپاس دیسان بۆ دەرفەتە من زۆر باسمان کرد لەم گفتوگویشە لەسەر میدیای بەرپرسیار و بەرپرسیارەتی میدیایی من دەتوانم نمونەیەک بێرمە بۆ نمونە خۆتان چاوتان لێ کردو کە بەدڵنیای چاوتان لێ کردو چۆن خۆتان ئیشێکن لە میدیا ئەبینن بۆ نمونە ئەگەر شیعرێک بۆ نمونە دەخوێنرێتەوە موزیکێک لە پشتی دانن بۆ ئەوەی کە جوانتر بێت و ئەو موزیکە ئەو شێر گوتنەوە ڕازاوە کرد میدیا بۆ نمونە لێرە چی دەتوانێت بکات ئەوەی کە بە هەڵبژاردنەوەی وشیارانەی موزیکە و کارانە بکات بۆ نمونە هەر ماوەیەک پێش ئێستا با من نمونەکەم تۆزێ ڕێستر کەمەوە من گوێم لە شعرێکی بەلای خۆشەویستم کاک نیزام بوو پێش گۆرانی موزیکێکی بێکەلامی زۆر جوان دەپشتی بوو لە بواری جوانیناسی و موزیکە زۆر جوان یعنی باسێکەوە ناکرێت بەڵام ئەو موزیکە شناسێکی لە کۆمەڵگای کوردی نییە یعنی شتێکی هاوردەیە شتێک نییەک لە کوردستان بەرهەم هاتوبێت و میدیایت بۆ خۆمان باش دەزانین ئەرکی ئەوەی تافسیر و کاریگەری بێت لەسەر کولتور و بەرهەنگی خەڵک میدیا دەتوانێت بە هەڵبژاردننی دروستی تێکس بە هەڵبژاردننی وشارانەی گۆرانی بە هەڵبژاردننی وشارانەی جلوبەرگیش دەتوانێت کاریگەری لەسەر کولتور بێت و من زۆر پێم خۆش دەبێت زۆر ئەبێت بە شتێکی دڵخۆشکار بۆ من کە ئەگەر میدیای کوردی بە تایبەت ئەوانەیە کە ئێستا لە قوڵای شۆڕش بەرهەم دروست دەکەن و بەرنامە دروست دەکەن زۆر بە وشیارەیەک و بە چاوێکی ڕێزبینتر سیر لەو بابەتانە بێجاوە قسەیەکی زیاترم نییە و دیسان سپاسێکی بێپایانتان کە بۆ بەرنامە جوانەکانتان و هەروەها ئەم دەرفەتاتان بە من بەخشیت کە بتوانم لە خزمەتی خەڵکی خۆشەویستی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوێ هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی دەنەسبێری. لە تاراو گەیژیانی بێ
بهارم لناو خورپەی دەرونی پرزگارم بەیادی تۆ دەژی سازی دڵی من ئەتۆی خوێنی چەمانی نێودەمارم ئەتۆی خوێنی چەمانی نێودەمارم وەرە گیانە هەناسەی ئاگرینم هەتاکەی جوانی دیدارت نەبینم وەرە با دەست لە مل ئەواتی تۆ بم مەلک خۆشە لە سایداری ئەبینم مەلک خۆشە لە سایداری ئەبینم دەمێواران کە تاڕای تار دەبێشان خەم و تاسەی ئەوینم دێتە هاوار لەگەڵ سازم دەڕێژم ئەشکی رازم دەکەم زارت دەکەم زارت دەکەم زار دەکەم زارت دەکەم زارت دەکەم زار دەمێواران کە تاڕای تار دەبێشان خەم و تاسەی ئەوینم دێتە هاوار لەگەڵ سازم دەڕێژم ئەشکی رادم دەکەم زارت دەکەم زارت دەکەم زار 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 دەکەم زارت دەکەم زارت دەکەم